ممتاز حيدر عاصم حيدری لدای بوی شاری هەولێر ڕێکەوتی 1938 لە بنەماڵەیەکی زانستی ئاینی ئیسلامی لە چارچوبی گشتەکەیدا کە بە ناوی حەیدەریان ناسراوە بنەماڵەی حەیدەریان کە بنەماڵێکی علمی بووینە هاوکات لە باوشی خێزانێکی نیشتمانپەروەری چاوکراوەی ڕۆشنگری شاری هەولێر بە تایبەتی بکردی با بڵێن خێزان با بڵێن ئەو یعنی با بڵێن هەیکەلی ئەو خێزانەی وەکو دەڵێ بۆ وەکو ڕۆشنگەری عاسم حەیدەری ساڵح حەیدەری جەمال حەیدەری محب حەیدەری کە لە پێشەنگەکانی جوولانەوەی نیشتیمانی بووینە پێشەنگانی وەرگرتنی فکری پێشکەوتنەخواز و دەموکراسی بووینەوە گرنگترین قۆناغ لەو سەرەتایە ساکە ساڵی 48 کەس ئەو کاتیشی جەمال حەیدەری بەرپرسی ڕێکخراوی حزبی شیوعی عێراقی بوو لە هەولێر کە گەورەترین ڕێکخراو لە ئاستی با بڵێن کوردستان و تەنانەت لە عێراق بەغەودا بەتراژێتن حزبەکەی هەتوو کاک جەمال دەڵێ بە ئەندام و دۆست و خۆشەویستانی حزبی شیوعی 800 کەسیان هەبووە زۆر بۆ ئەو سەردەمەڵانەکەی کاک جەمال بەرپرسی لیژنەی پلاندەگوت محەڵی ئێستا هەندێک دەڵێن کۆمیتە هەندێک دەڵێن ناوچە دەکەی هەندێک گوترە هەڵ دەکەی نامەی بۆ ئەندامانی لیژنەی محەلەکەی دەنووسێ مەسەن هاشم عەبدوڵڵا دەنووسی ئێچ دەی پێچەوە لە کاغذەکی بە ورتی دەست خۆم دەگوێت جواندا دەمبرن پیشاندان دەکرام ساڵی 48 لە بەردەمی ئێستا پێ گوترین مەچکۆڵ یعنی داک و خوشی هەتا ئەو تێکۆشان خۆ پیشاندانکەندە بەرد و دارێن لەژێر عەبای هەڵیان دەگوت و ئێمە دەچون ڕادەوەستان و دەکەی من بەبیرم دێ ئەو دروشمانەی کە لەو مزاهرەی ساڵی 48 دەکەی لە بەردەمی قەڵات مەسەڵەن ئەو ساڵی گرانی بوو نەهات بوو نانی من تەمین بکرێ ساڵح جەبەری ئیعدام بکرێ ئەوەی وەزبەی پۆرتو يعني اسمه شاعر ده يقول تنش علي فتحت زي راوستر بالكوني وتيل شهرزادي صالح جبر بو بيماني دانا سواري تياري بو وكسة الزعنا أمنا أنا هم بو كاتب بميز من دال بلبير مام أو كاتب ويا كم جارش لما يجوا جولانوي عراق بقشتو بتاعي بترسان فريدة يونس خشي شهيد نافع يونس أو كاتب خدكاري آمادة بوو هذاكي لسر أوتي الفرح لسر استماع لسر شايخانة موسكو غازوني موسكو وتاريخ شي بيش كد قهرماني سردمي خوي حميد عثمان لتجرى وصابو برداغي آيب والراقت وإسر ديوان كان بيشا عباكش لسر الشام ونقل لسر سالم هذاكي وتاريخ أخوان دوا هولير وهشجاوة كون پەرستەکان یەکسەر دوژمنیان بڵاو کردەوە دژی حزب شیوعی چیتان دەوێت سەربەستی ئەبا پێچە هەڵبستی دەکەی باعتیبار ئەو کچە بە سەرکۆتی دەکەی بەبێ ئەو پۆشی دەکەی و تاریخێنتەوە لو جينجي ولو روشي سياسي وكولتوري ومظاهرات وحزب وشاب نهيني وكبرا كان مجيران وأوتانا من پروردي شي وكو من دالشي آسايي تاوم نكردو توا يعني ناوشتي قورة تاوم كردو هرتا ليتي نجيشتو زور بساكاري بوام من يكتامو دا جرموا من تيرك ما بود بياندو تورليم لازم يسلم عندك بدفرسم كريبوم
کاک ساڵح و شەی نافعی نووس لە ژووری خۆیان دانیشت بوون هەردووچە لەسەر ئاردیشتێکیان دەنووسیەوە ئەو کاتە ژوورەکەمان خۆڵ بوو ڕشا بوو و فێنک بهاوین بوو تەیرەکان ڕاست تووە ناو قڕەکەی تووە سەر کاغزەکەیوان کاغزەکان پیس بوو تووڕم بەڵام دەنجیان دەکرد پاشی چاردەی تەمووزە من کە بەسەر زیاتر کاک ساڵح هاتەوە شەد هۆشم بووە وتم ئەو ڕۆژی ئەوە چان دەنووسی وتی یەکێتی تێکۆشی نۆم بەدەست دەردەکرد کەواتە یەکەم ڕۆژنامەی نهێنی ئۆرگانێکی سیاسی لە ماڵی حەیدەرەفەندی حەیدەری بەدەست نووسی ساڵح و شەید نافعی یونس لە گەڕەکی عارەبان دەردرا. دارهەنجیرێکی گەورە لە حەوشەکەمان هەبوو دەکەی پێ پلیکانەکە لە ماڵی خاڵم بوو دەچون لەوەدەرە بەسەر دەکەن خاڵۆژم لە ماڵوخان دانیشت بوو کە چاوم پێکرد چۆلەکان دەفرن چۆشکان دەفرن پێم سیر بوو بە تورکی پێم کرد ئوچم بە تورکی گوتم بفڕمەم نیش وتو ئوچ ئەمەش خاڵ خۆم تێڵدەم کە تێمە دەکەتمە حەوشیوانە سەرم تەقی دەکەی لەگەن دیارە سەر تەقیرنەکە ئاگەوانە گوێشم تەقیوەم دەکەی ئەبۆ بەربەر هەبوو دەکە سەرنەوەی مانە لە گەڕەکی عارەبان بانجان کرد ئەوە ئەندرایان تاشی تەنتریۆتیان لێنا پێچان زۆریش گرم ئێستا بیرما نانزانی خانە وڵام براکانم و خوشکانم و دایکم ئەوانە کە ئەمن پەردەیە کە قسەیان دەکردم چاکەم گوێلی نەبووان جێن جێڵم دەکەین جا ساڵێک ئەمنیان دوای خەز دەمە جێر ئیسفادە ناکە دوای کە من هەستم پێکرد مەسە گوتم بابە من جێل نیمە ئەمن جملێ نابی تاقیم بکەنەوە ئەو ساڵی دوای لەگەل جەمشیدی برام پێکەوە چوین لە مەکتەبی دەکەی ساڵی دەکات 5 لەو دەچونە ئەربیلی ثانی هەبوو ئێستاش بینایەکە ماوە لە پشت ئەوەی مایکرۆفۆنی ئەوەی سینەمای سەلاحەدین بەروێندەرێ تا سەرڤیسێ دەرچوون بۆ سپۆلی چوار برایەکانم ڕەش بگیرژام پاشی ئەوە ڕۆژی 15/1948 ئیسرائیل ئیعلانی کرد دەوڵەتی دروست کرد إعلان حكم عرفي دەکرد أحكام عرفي يعني بالنا ئاسایی سپێدە گۆتە بە کوردیەکەی دەکەی کۆمەڵێک تێکۆشەری پارتی و حزب شوعی و خەڵکی دۆستانی حزب شوعی ژیران لەوانە کاک جەمال کاک عاصم کاکە مهیب ساڵح پێشتر ژیرا بوو زۆر کەس ژیران ئەحمەد حەمەدەمین زەید ژیرا ئەنوەر شيخ رقبي حسيني ملا جيرا جوهر حسيني ملا شيخ رقبي حسيني ملا حمي حسيني ملا محدي فرهادي ملا عبد الله فرهادي عون يوسف الشيخ الشال كوما لكن بنجاو تاركسن اوانا بكوي روانزي لاستكبت ختي مع مستعد الزاري لحيدرنا مبلغم كتب وتاريخ كأول رجعت كذا جاب اوانا حكم درنا اوشتان روشتن ئێمە مەجبور بوون بژێومان تێکچوو باوکم خەریکی فەلاحەتی و فەلاحەتی شوشکە ساڵ توش هات و هستری هەموو ئەو باوکی ئێمە کە گەڕاوە لە ئەستەمبۆڵێ حەزەکەمە کورد ناوتکە ساڵی 17 کە ئینگلیز کوردستانی عێراقی گرت کوردستانی گرت لە ڕوانگە دینی ئیسلامەوە ئاینی ئیسلامەوە من حەزەکەی ڕەفزی کە تەعاون لەگەڵ ئینگلیزەکان بکە ئەگەنا باوکم کات دواش ئیشی کە لە محاکمی ئەستەمبۆلی دەکەم مدیر ناحیە تەلعفەر بووە بە قایمی ئەلبانیا بووە ئێمە لە ئەنجامی جیرانی برایەکانم ئەوشتان وەزی ئابووریمان تێکچوو مەجبور ڕووی گوندەکەی خۆمان بکەین بێریات دەکەی 12 کیلۆمەتر لە ڕۆژاوای هەولێرەیە دەکەی لەوێ دشتجو من و جیمشیدی برام لە خۆی دەندابڕێن کاک ساڵحی برام ساڵی 1950 لە مانگی شوباتدا ئازاد کرا هاتەوە هەولێرە هاتەوە گوندەکەی خۆمان لەگەڵ خوا و خێزانەکەی لەگەڵ ئێمە دانێش
کاک ساڵح وەکو پەیامی خۆی وەکو تێکۆشەڕێک وەکو مارکسیەک وەکو شووعیەک دوو برا دەرچووی لە 3 بۆ 4 لە خوێندندا بڕاون ئەگەر لەو دەشتێک بمینێنەوە یعنی خەڵکی بێکەلچیان کەسی بێکەلچیان دروست دەبێتن چووە هەولێرە لە کتێبخانەی شێخ خەشەلە شێخ محەممەد ناسەوە بە شێخ خەشەلە چەند ژمارەیەکی گۆواری گەلاوێژی هینا چەند نامیلکەی بە زمانی عەرەبی هینا لە نامیلکە ئەسێکەشیان نەزان خەولە بنت الأزور الكندي هذاكي باس قارمانتي كتيشي عربي ذاك الكتاب نامیلکە کەم ئەمە یەکەم پیتی کوردی لە ڕێگەی کاک ساڵحی برامەوە یەکۆکو یەکەم مامۆستام ئاشنام بە پیتی کوردی لە ڕێگەی گۆواری گەلاوێژی پێشڕەوە مادەکەی لە کوردی لە بیریاتی مادەکەی هوێری کردن زمانی کوردی چۆن دەنووسری و چۆن دەخوێندرێتەوە. ئەو 7 ساڵش لە وێندەرە بوو ئیش قورسمان دەکرد هەم فرهێموشە و قورکاری بوو دەکە بژاری ناوداڵدان بوو کارکێشان بوو خاوێنکردنی تەویلی خۆمان بوو ئیورە جۆتمان هەموو بۆ دوایی دەکەی سواقی سەربانێ بوو تۆدان و فێر بوون و چێڵان و هەوجار و جەنجەڕ و ژیانی فەلاحەتیش فێر بوون دەکەی لەگەڵ ئەوەشدا لەگەڵ خوێندنەوەشدا تا ڕادەیەک نەپچرابوو لەو ناو چارچوەشدەدا ئەوە خزمەتەی زۆر گەورەی من و جمشیدی کرد بە تایبەتی من کە هاتینی هەولێرە ساڵی 55 مانجوونی 55 کاکەم هێب دووبارەوە ئەوڵ کرد ئێمە گەڕاین و قوتابخانەی مزەفەرە لە پۆلی چار دادرا بەڵام پاشخانێکمانە بوو لە چاو قوتابیەکانی کەلم لە پۆل دادن هەرچەند بەرژمان درێژتر بوو مەدەکەی ئەوان گچکە بوون مامۆستاکان کوڕی باش بوو مامۆستای نەشمان پەروەر احترامیان دەگرتی ئیتمامن بە ئێمەدا کە ئێمە بنە ماڵێکی تێکۆشەری نیشتمان پەروەرین. ئێمە زیاتر چوینە باڵی لای کاک ساڵح و لای ناحی کورداتی و نەتەوە پەروەرەکە و ناو گۆڤار و ڕۆژنامە زیاتر هەر ئەو سەردەمیش شەفق دەرچوو لە کەرکووکە ژمارەیەک با بڵێن نووسەری پێشکەوتن خواز و نەتەوە پەروەر و کورد پەروەرن نمونەی شەهید معروف بەرزنجی مامۆستا ئیبراهیم ئەحمەد عەبدولقادر بەرزنجی معروف خەزەدار و ئەوانە مەسەڵەن هاوبەشیان دەکرد گۆڤارێکی پێشکەوتووی نەتەوەیی بوون ئەوان لە چارچوبێ گشتەکەیدا هەموو هەر یەکە بەش بە حاڵی خۆیان بە پێی ئیمکانیەتی من دەکەی سنووردار بووە بە ساکاری بووە منی هینا ناو بازدەی با بڵێ ژیانی ڕۆشنبیریوە ژیانی نووسینەوە. ڕۆژی نۆ لەسەردا سەعات 3 شەو عەریف عوسمان مەژدەبی پۆلیسخانەی ئەمە ژوورەکەمان لە حەبسخانەی بەرامبەری مەژدەبەکەشکان ژمارەیەک تفەنگ و چەک و تەقەمەنی بردو لەگە چەند پۆلیسێک چوونە سەفین دەکەی لە سەفین تازی یەکەم مەفرەزە و دوو مەفرەزەی پارتی دروست بوو محمود شەید محمود کاوانی شەمسەدین مفتی و جەماعەتەکەوە دەستەڵاتی سیاسی ترسە ناوکە ئێمەش ڕابکەین دەکەی ئێمە نەقلی خوارووی عێراق کرد مثلا جەمشیدی بەرام کەتە بەغدا کاکم هێب کەتە ڕفاعیە حکمت گەیشتە شەترا دەکە ئەمن ناحیە عەفەج لە دیوانی زۆر شوێنێکی پیس بوو دەست بەسەرش بوو ئەوان ئازاد بوون بە بەزە سوود ئیمزان دەکات چکە ئەمنی هەولێر نووسی بوو ئەوال سەفایلەکەی خەتەرە شتم لێ گیراوەش ئەو ڕۆژی گیرام شیرت و مریت و ئەو شتانە کە شەوی ئیشمان کردبوون بۆیە ڕۆوانە بکات خۆم بڵێم ئەوش لێ دەری بوومەوە قوتابخانەیەک ئەو شوێنە دوورە پۆلی ناو پۆلیسخانەکە ژوان کە ئەمە چوون
5 شيوعي و 6 بارتي لە ژوورێک دەبوو. بەڕێکەوت ڕۆژێکیان مدیری مفۆوەزەکەی ئافاج کورد بوو خەڵکی کەرکووک بوو. پێویستیان بە وشەشی هەبوو پۆلیسەکە هات گوتی جەنابی مفۆوەزە توی بانگ دەکات. گوتی لە عەرەبی کەلیمەکە دەمانەوێت بە کوردی بزانین چۆن گوتم ئەوە دەکاتە. دەستم کۆمەڵە کتێبی مارکسی لە پشت مێزەکە فڕێدراوە. پێم سێ بوو ژووری شوڕتە و مفۆوەز ئەو تقریبان پاش مدیری ناحیە ئەو حاک مەسئول بوو. گوتم ناوکەم لەبیر نما نازەم داوت شوێ گوتم کاک فلان ئەو شتانە چێ دەکەن گوتەوە ماڵە شوئیمان گرتینە حیزە و کتێبانەمان دانا لێ بکەن دوای حکومەت دێ داباتە. گوتم دەتانم ببین بخینەوە تەماشایشی کردم گوتی ئێواران. ئێواران ئەو دەڕۆژ ئیجازە بوو ئەنامە شورتە دەبوو حرەس لە ژوورەکە. شورتەش لە ژوورەکەدا دەنێژ دەچوەکە شورتەکانی کە لە خۆدا دەنیشن جغاران دەچێژە. ژێنەکە دەرکە ئاتۆ یانی خۆتان وەرە ببن ئەوەش بۆ من. بووە قوتابخانەیەک بۆ مامۆستایەک لەوێندە هەوکو حەزن ئەفغانیشتی فێر دەکردم فێر بووم دەکە عەرەبەکەم بەرەو باشی دەڕۆژ بەنسبیەن تەبعاً بەڵکەی تا ڕادێ هەیە ئەو کتێبانەمەدا مەبەستم من لە خوێندندا نەبڕام لە بەندیخانە لە شاخ لە ماڵەوە لە هەر شوێ بوو لەگەڵ کتێبشەوە. لەو سەردەمەدا یعنی باسی کتێبفرۆشی دەکرد بێگومان دیاردەچێت زێدە گەورە و سەرنجڕاکێشە. بۆ نمونە ئەگە بەراورد بکەن سەکەی ئێستا. ئەو کاتێ یەک زانکۆ هەبوو کە سەلاحەدین بوو لە هەولێرم. ئێستا 30 زانکۆ زیاتر هەیە. ئەو کاتێ بچینە هەموو 200 ئامادەیی هەبوو لە هەولێرێ با بە هەزاران سەرەتایی و ناوە دووەوانە هەبیتن دەکەی. بەڵام ئێستا بەدایان هەزار ناوەندی و بەدایان زانکۆ لە شارەکان و لە دەکەنێک هەر لە پایتەخ لە ڕانی هەیە لە زاخۆ هەیە لە دهۆک هەیە لە پێنجوین هەیە لە کەلار هەیە لە پردێ هەیە دەکەی. ئەو کاتە هەر کتێبێکی چاپ دەکرا بەلای کەمی بە ئەوی پارەی نەبوایە 3000 تیڕژەکە 3000 داوە. ئەوەی پارەی لە 500 تەوە کە خەڵک کتێب دەدەچ و پێشتر ناوی خۆیان نەک بەدەیان سەتان کەس ناوی خۆیان سڕیان دەگەم دەکەی. داغستانی مامۆستا عەزیزگەردی ئەوشی شتی نووسەرانی کورد باڵبەندێکیشی سەردەمی ئێمە کۆنگرەی پێنجەم دەکەی چاپکە 500 دانە دەستا و دەست دەکرد دەکەی. یعنی مثلا دانەیەک دەکەم 20 کەس خوێنی بێتەوە. ئەو کاتەی ملەتی کورد ڕوونبیرانی کورد ڕووناکبیرانی کورد بە خوێندنەوە ڕۆمانی چاک و بە کتێبانی عەرەبی بە کوردی تەنانەت بە ئینگلیزی یانیان تۆڵەی زەمانە بکەنەوە دەکەی. بەڕاستی دووسێنەوەی زۆر ڕۆشنبیر و یعنی شۆڕژێر و ڕووناکبیر ئێستا باشترین کتێب تیراژەکەی 500 دانەیە دەکەی بە بەلاشش ناخوێندنەوە. جارێ ئەو کاتە ئەو دە تەماشا بکە ئەو کاتە یەک زان کۆمان هەبوو ئێستا 30 زان کۆمان هەیە دەکەی. یعنی 30,000 مامۆستامان هەیە ئێستا دەکەی. ئەگەر یەکی سەتادەیان بخوێندنەوە یعنی 10,000 دانش تیڕژەکە بەش ناکەم. یەکەم وتارم ڕۆژی 15/12/58 پاشی 4 تەمووز دەربارەی قوتابیان و کوچان ویستی قوتابیان کوچان لە گۆڤاری هەتاو بڵاوکەیتەوە. ئەمن پێ وایە بۆ خۆم یەکەم وتارمە لەمە ئەو بابەتەش یەکەم کەسمە پاش 4 تەمووز ئەمن نووسیتم. بەڵام بۆ یەکەم جارە کتێب ساڵی 75 ئەگەر جوولانەوەی نیشتیمانی کورد دەوێت دەوڵەتێکی مۆدرنی کورد دروستکە لە کتێبخانەی نیشتیمانی دەست پێ دەکەم نیتمەن لە کتێب ئەرشیفی نیشتیمانی دەست پێ دەکەن نیتمەن لە گوتووی یعنی قەڵەمی کورد دەست پێ دەکەن نیتمەن لە فکرێکی ڕۆشنگەرە و ڕۆشنبیرین سیستێمێکی ئەلمانی دەست پێ دەکەن نیتمەن ئابوووریکی سەربەخۆ نیتمە هەموو ئێستا بەستراوەتەوە بە وڵاتانی داگیرکەری کوردستان تورکیا ئێران سووریا و ئەوە لە ڕێگە ئەوان وڵاتەکانی دەکرد.